دوو قوتابخانەی بنەڕەتی دەمەچکرا بوو و ئەو ئامادەیە نێرابووە شوێنی یەکێک لەو قوتابخانانەی کە دەمەچکراوە. ئێستا ئەو دوو قوتابخانەمان جیا کردەوە، ئامادەیەکەشمان ناردوێتەوە بۆ شووری خوان و تواننداوامی خۆیان کرد. مارێک قوتابی وازیاندا خوێندن هێنا بەهۆی دووری ڕێگەکانەوە لە چەمچەماڵ. ئەم بابەتە چۆن چارەسەرەکەن؟ ئەو بابەتەمان بە فەرمی پێگەیشت، لیژنەیەکمان دروست کرد لە بەڕێوەبەرێتی شاف سەردانی بەڕێوەبەرێتی پەروەردەی چەمچەماڵیان کرد. دوایەوە ئەمڕۆ نەتیجەکەیان بۆ هێناینەوە، فەرمانمان بۆ دەرکردنەوە، کارەکانمان وەکو خۆی لێ کردوێتەوە و تواننداوامی خۆیان کرد. کارەکان چۆن چارەسەر کرا؟ پێشتر دوو قوتابخانەی بنەڕەتی دەمەچکرا بوو و ئەو ئامادەیە نێرابووە شوێنی یەکێک لەو قوتابخانانەی کە دەمەچکراوە. ئێستا ئەو دوو قوتابخانەمان جیا کردەوە، ئامادەیەکەشمان ناردوێتەوە بۆ شووری خوان و تواننداوامی خۆیان کرد. مامۆستا لە سنووری پارێزگای سلێمانیە چەند بینەی تەواو نەکراوی قوتابخانەمان هەیە کە تەواو نەکرابێت؟ بینای تەواو نەکراومان زۆرە و ئەوانەش دیسپێکی کەمیان ماوە، لە 90 تەواو بووە، 95 تەواو بووە. لە ڕابردووە داتایەکم پێوتن، ئێستا داتاکان گۆڕاوە. ئەو کاتە کە ئێمە ئەو داتایەمانوت بە خۆشحاڵیەوە هەندێکیان ئێستا لە تەواوبوونن، دیارە هەندێکیان پەیوەندی بۆ هەیە کە وەبەرهێنەرەکە منحەی لای حکومت ماوە، هەتا ئەو منحەیە وەرنەگرێ ناتوانێت کارەکانی تەواو بکە. لە هەوڵیان لەگەڵ وەزارەتی پەروەردە و وەزارەتی دارایی بەڵکو بتوانین بەشێکی زۆریان ئەو پارەی کە ماویانە کێشەکەیان چارەسەر بێت.